کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتووینەتە شەقامی گەڕەکی تەعجیل کە یەکێکە لە شەقامە هەرە گرنگەکانی شاری هەولێر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا شەقامی تەعجیل شەوانە گڕەی دێ لە خەڵکی نێوشاری هەولێر و تەنانەت لە دەرەوەی شاری هەولێر سەردانی ئەم شەقامە دەکەین بابزانین دوکانداران و ئەو کەسانەی سەردانی ئەو شەقامە دەکەن گرنگی ئەو شەقامە لە چیدایە پێویستی بە چییە تاوەکو شەقامی تەعجیل پێگەی خۆی وەربگرێتەوە و وەک خەڵک زێدەتر سەردانی بکات. تۆ خەت تەعجیلی؟ بەڵێ. چەند ساڵات و لێرە ژیاوی؟ والله کاکە من لە هەفتاکان و لێرەمە. لە هەفتاکان تەعجیل هەبووە بەس من لە هەفتاکان و لێرەمە. هاتچۆ دەکەی؟ بەڵێ هاتچۆ دەکەم. بە بەردەوام دیتە ئەو شەقامە؟ بەڵێ. بە بەردەوام دیتە ئەو شەقامە؟ بەردەوام دێمێرە زۆما هەموو ڕۆژێک من لێرەمە. لێرەی؟ باشە تەعجیل بۆچی خەڵکێکی زۆر خۆی پێوەگرتووە بەردەوام دێتە؟ تەعجیل لە ناو شارە، تەعجیل قەدیمە، تەعجیلێکی خۆشە. تەعجیل بە ناسرای هەولێر بە تەعجیل ناسراوە. باشە ئەوانەی کە دێنە ئێرە هەموو برادری یەکن یان خەڵکی بێگانەش؟ وەڵڵای برادرێک شێن خەڵکی بێگانە زۆر چونکە ئەو کەسە بێتە تەعجیل دڵی دەکرێتەوە، تەعجیل جێکی وایە کراوەیە. یعنی هەم بازارەکە ناو تەعجیلە تەعجیلەوە دەست پێ دەکات. تەعجیلەوە دەست پێ دەکات ئایلێسکان بەس ئێمە لە تەعجیلەوە دەست پێ دەکات. ئەمە بازار نێزگە هەموو 200 مەتر نابێ. باشە تەعجیل کەمەشا دەکەینێ تا ڕادەیەک ینی پێویستی بە خزمەت گوزاریە بەڕای تۆ چ بکرێ ئەو شەقامە زێدەتر دەوڵەمەند بی؟ ڕاستە تەعجیل لە کۆڵانە دێرینەکانی قەدیم یعنی دەژمێدرێت و حەزیشمان لێیە کە چۆن دەچینە ناو ئەو بازارە چامان بە بازارە جوان دەکەوی کە ئەو قەیسەریە جوانانە بەو کەرپوچە جوانانە کە تعمیر کراوە لەلایەن هەرێمی کوردستان فەخری پێ دەکەن. ئێمە حەزمان لێ تەعجیلیش ئەو هاوە یعنی تعمیرات دەست پێ ینی کاتیەوە هاتووە شەقامی تەعجیل جوانکاریمان بۆ بکەن ئەمە تەمان مەمنونیان دێن فەخریان پێ دەکەن. باشە تەعجیل بەچی بە ناوبانگە جێبیستی ئەو بوومە دەڵێن کۆمەڵی خواردنی تایبەت هەیە دەڵێن لە چایخانەکان بەڵێ هەیە کۆترێ هەموو شتێکمانێ مەسەڵەن بڵێ چێبی لێرەوە مریشکەیە کۆترێ کەرەبابەیە هەموو شتێکیوادان گەلێ خۆشە تازێ بەنە ناسراوە نان خواردنی تکە و یان زۆر کۆتر و شتوا دەخورێ یان زستان و هاوین دێنێرە لە شەقلاوە لە هەموو جێک دێنێرە بەخوا لەگەلی دێنوێرە. پێم بڵێ تۆکو گەنجێک شەوانە دەیتە تەعجیل؟ بەڵێ. بۆ تو تەعجیل چمانایە چی؟ وڵای تەعجیل گەڕەکی خۆمە و گەڕەکەکی قەدیمە و ناو سنتەری شاری هەولێرە و یعنی شانازی بە تەعجیلەوە دەکەن بەس مەعلەسە تەعجیل خزمەت گوزاری نییە وەکو ئیسکان و مەسەن کۆتی سەلاموانە هەم خزمەتکاریان لێکرایە بەڕاستی تەعجیل پێویستی بە خزمەتەش گەورە هەیە لەبەرەوەی تەعجیل گەڕەکەکی قەدیمە وەختی خۆی سنیانێ دەکرا هەموو وەکو برایان دادەنیشتی. باشە ئەگەر ئێستا ینی گوتمان پێویستە بۆ ئەو شەقامە چ بکرێت باشە؟ بە خودای ئەو تەعجیل پێویستە گەڕەکەکی قەدیمە پێویستە ینی منزەڕێکی جوانی لەوە پێدی کۆرە بە شێوەیەکی قەدیم لەبەرەوەی تەعجیل گەڕەکە کە گوتم گەڕەکەکی قەدیمە ئێمە هەموو بکرێت دەبی شوێنەوەرەکەی بپارێزرێت. طبعا منطقەی قەدیمە کاکە تەعجیل ینی لە هەموو شوێنێک دێنە تەعجیل ئێستا ڕێگان نییە لەبەر ئەو هاتوچێ ئەگەنا لە کەرکووک لە بەغدا لە هەر جێیەک دێنە ئەو تەعجیلێک. لێرە چ زۆرە خواردنێکت هەیە؟ وڵا هەموو شتێکمانەیە وەک لێرکوانە باڵە سینگە دڵە گورچیکە جەرگە گۆشتی بەرخیە گوانە حلێوەیە فاتەڕەشە. باش هەتا ساعت چەند دوکانەکانتان کراوەیە؟ هەتا پاشیوە پاشیوێ بەڵێ بەردەوام جمەی دێ خەڵک. باشە تەعجیل بۆ لە شەوانی ڕەمەزان یەک جار بە ناوبانگە خەڵک سەردانی دەکات؟ لە قەدیمەوە هەرواتوە خەڵک ڕەمەزانان لێرە بەڕاستی هەموو گڕدەبنەوە منتیقی کۆنەکانەکە و کاتی خۆشێرە و منتیقانە هەبووە چێ دێتە تەعجیل؟ هەموو گەنجە هەموو ئێستا سێ بەشی گەنجن پێشان بەز اختیارەکان بوون ئێستا سێ بەشی گەنجن دێت ینی جیر تازەش ڕوو لە تەعجیل هەمووی هەڕ. باشە تەعجیل شەقامێکی باشە تا ڕادەیەک ئاوەدانی تێدا هەیە و بەناوبانگیشە بەڵام پێت وایە خزمەت گوزاریەکان وەکو پێویستە ینی ئەم شەقامە ئیتر تەواو ئەوەندەی هەیە تەواو دەبی لێرە بوەستین؟
وڵی داوا لە کە بەڕێزان دەکەین ئەگەر شوێنەکانمان لۆ ینی عیلازەکەمان بۆ بکەن تعمیر بکرێت بۆ تعمیرات و بهێڵن ینی خزمەت گوزارێکی بینایەکان نوێ بکرێتەوە هاتوچۆیەکە ئەو کۆستانە بینا نوێ بکرێتەوە بینایەکان کەونە ینی هەر لەسەر شێوەی قەدیم بەڵام بە لەسەر شێوەی قەدیم بە شێوەیەکی جوان بە کەرپوسەکی تازە و دیکۆرەکی جوان هەم لۆ ناو شارەکەی جوانە هەم لۆ گەڕەکەش کە گەڕەکە قەدیمە و شەشی جوان دەردەچی پێم بڵێن ئێوە شەوانە دێنە تاجیل ئەرە وەڵام بەس شەوان باشە لە هەولێر زۆر شوێنێ بۆ دێنە تاجیل بەخۆی لە هەولێرێ منتیقەی تعجیل و منتیقەی ئیسکان بە زۆری خەڵک بەس شەوان ڕووی تێ دەکات لەبەروەی ئەو زادانە بابرین لە هەولێرە ناخەونە تا سبێنێ بەردەوام ئاوەدانیە ئەو ئاوەدانیە هەتا نوێژی سبێنێ خەڵکەی کەم دەستەوە لەبەرەوەی بە ڕۆژیش گەرمایە خەڵک بە ڕۆژیە دەبینینەوە تا تعجیلیش قدیمە خەڵکەکە هەموو یەکدری دەناسی بە واستەی ئەوەی ئەمەش معدل دین یعنی وەکو عایلەمان لاتێ ناتوانین بچینە جێیکە شەوانیش تقریبا لە هەولێرە بەس ئیسکان و تعجیلەوە قەڵە باشە بەس خەڵکی فەقیر و کاسب دەیان خەڵکی کەش دێتە نانا لێرە هەموو خەڵکێک دێت هەموو خەڵک یعنی مەبەستت چییە هەموو خەڵکێک ئەنی هەموو خەڵکێک دێتە ئێرە لە هەموو شوێنێک دێن باشە پێشتر لە تعجیل یعنی ئەو شەقامە بە سنی سنیانەی مەشهور بوو بەڵێ ئێستا شەر دەکرێت هەر بەردەوام بەڵێ بەردەوام ئاوەدانێکە هەیە ئاوەدانێکە هەیە و ناژبڕێتەوە هەر سەبارەت بە خزمەت گوزاری بۆ ئەو شەقامە هیچ نییە هیچ نییە چه بکرێ بۆ ئەو شەقامە باشە وڵات چ بکرێ خاوێن بکرێتەوە ئەو کەونە خانیانە ئیستملا کرایە حەقی خەڵکەکەی بدرێتن هیچ نەبیوەچی دیوارەکانی قەیسەری کەرپوسەکی جوان بکرێ و ئەی خزمەت گوزاری چێ لە سەبارەت بە ئاو بە کارەبا بە پاک و خاوێنی وەڵا وەکو پاک و خاوێنی شارەوانی دێ بەس وەکو پێویست نییە ئاویژەوە چەند ڕۆژەکە ڕەزالەتە نایە هەولێر پێویستی بە شەقامێکە وەکو تعجیل بەڵام نۆژەم بکرێتەوە طبعا باکیت نۆژەم بکرێتەوە ئیسکانیشەکی باشن ئیسکانیان هەموو هەڵۆشاندەوە زێرابی نوێیان و دانا یعنی شتێکی زۆر ڕاقییان و ئیسکان کرد بەڵام تعجیل هیچی لەبوو نەکرا یعنی تعجیلیش زۆر نییە ئەو بەرەیە ئەو کۆڵانەیە ئەو لەو سەری هەتا ئەو سەری یعنی ئەگە شتێکی یعنی شارستانی لۆ بکرێ ئەو منتیقەی مەسەلەن بەس ڕێگا بدرێ بەس ئەو سەرزادەی کە ئیجازەی هەیە بڕوخێ و نۆژەم بکرێتەوە وەکی ناو قەڵات و ئەوانە زۆر جوان دەبی بەڕاستی شارەوانی دێ هەموو شەوان پاش ئەوەی کە چۆل دەبی شارەوانی دێ خاوێنکردنەوە هەیە بەردەوامە بەڵام پێویستی بە بەڵام خزمەتی زیاتر لەبەر کەونی پێوە دیار نییە ماندوو نەبن وشويا ربي السلامة خەڵکی کوێن دەرنێەوە والله أما أصل إي تعزيلينا هەر تعجیلی هر إي تعزيلي لمن داري زاري إيرة بس بود أو زادة إنسان نكرابو أما لسر أو دواري بمن داري قمم كردي باشە نهێنی تعجیل چییە هەر ینی هەر کەسێک ئاوی لەو گەڕەکە خواردوی لەو شەقامە خواردوی دەبی بێتەوە چیە مەسەلە عشقي دبي ملتشي باشي تيداي خلقك بيشوازي دكا أجر هر أديانك بي هر قوميتك بي أما خلق ما خوش دبي لبر أوي حزمان لبيكوا ژیانە تعجیل چی تێدایە تەمەشا دەکەم ئەو بینایە بەتاڵە ئەوە کەلاوەیە چوزانم هیچ ئاوەدانی چی ناوین چەند چایخانێکەوە ئاوەدانیشە کاکە ئەوە تقریبا 200 ساڵە دروست کرایە حتمما کەون دەبی لەسەر حکوومەت ئەوەیە نۆژەنی کاتەوە نۆژەنی بکات نۆژەنی کاتەوە هەمکە ئارد باشە ئار لە ناوەندی شاری بە 10,000 دلار یەمەتری بەڵێ بە دەفتەرێکیە باشە خێرە فەرم ئەو دەرکەیان قەپات کردیا قەپات بە بوویتە زبلخانە عالم دێ شتی داوێتن لەسەر دواری ئەوای دەبێ گرنگی و بایەخ بە تعجیل بدرێت گرنگی پێ بدرێت ناوەندی شارە ئەوە باشە قەیسەری باشە ئەوە تا قەیسەریە بە تەلەڤیزیۆنەکەی گۆ دیارە باشە لۆ نۆژان دەکرێتەوە لۆ پارێ لێ سرف دەکرێت لۆت لە تعجیل سعدناوی ئێرەش نۆژان بکرێت تۆ خەڵکێن دەری کاکی برا ئەمن خەرچی تعزیری ملەیەکی سێ هەفتاسێ لە دایک بوویمە لەو کۆرانەی لێکوانە پاشی چەند سارە چوویمە دەرێ هاتیمەوە ژنمی نا لێرە مندارم بووە
خەرکی تعزیلی حەزی لە پێکەوە ژیانە يعني دەست بەرداری دەست تعجیل بەدار نابێت. نییە ئەوە برامە ئەوە ژماری هاتوێری ئەوە ژماری لە تەری ژماری منە بۆچی دەیتەوە تاجیل مەسەلە چییە؟ ئەوانە یەکتر دەناسێت پێکەوە ژیان خۆشە لە تعزیلی لە ئەساسەوە لە بەس خەڵکی تاجیل لێرە یا خەڵکی بگات. هەموو خەڵکەک لێرە دەژی کاکە عارەبە تورکە ئاشووریا ئەوە لێرە چل سال لێرە بوو مەسیعی بوو لە ناو تعزیلی بوو کەەوە چیکە لێرە تێکیادا ئەو دەڕۆی عربی هەر لێ بوو یعنی لێرە هەموو کەسەکی تێدا. هەموو کەسە شتێدا عرب تورک عەجەم مەسیعی هەموو تێدا لێرە ژیان دەگوزارێت لێرە پێشترێت زوو هەبوو بزانە ئەو جادەیە فەصلی ئیسلام و جووی دەکات ئەو شەقامە ئەو شەقامە ئەو بەستەکەیە ئەوە بەستەکەیە ئەو بەری تعزیل یەهودی پێدەرێن ئەو بەرە تعزیل ئیسلامی پێدەرێن برایەتی هەبوو برایەت ئێستاش بەردەوام دەرێت توکاندار بووینە جووەک و ئیسلامک توکاندار بووینە ئەو جاران ئەوەی زوو سفتاحی بکردبای شتێکی بفرۆش بای سفتاحیان پێدەبوت جووەکە کردبووی مشتریە کات گوتی بڕۆکەنەوە ئیسلامی ئەمن سفتاحم کردی ئەوە نەیکردیە ئەو نەو عەبرایەتی هەبوو لە مەعبەنی ئیسلام و جووی بەخوای ئێستا ئاوەکەمان زۆر خراپ بووە پێشان زۆر باش هەموو شێشانکەی ڕۆمەزانەکەت کە هەموو شێوێ داهات بەڵام ئەو ڕەمەزانە ئێستا ئەو ڕۆمەزانی ڕۆژێک ناڕۆژەکە ئەومان دێ ڕۆژەکەش نایە دەبی هزار پەمپی لێدەن ئێستا ئەمە مزەخی ئەومان بەستایە تۆماتیکە کەوای ئێوە داوە لە وەزارەتی شارەوانی دەکەن کە کێشەی ئاوتان بۆ چارەسەرکە بەڕێبەتی ئاوی هەبوو ئارێ وەڵای تعزیل هەموو گلەیە هەیە لەسەر ئاوی کەم ئاویە پارە ناکڕن بەرێوەڵا مانگانە دێن پارەمان لێ وەردەگرن نانە بە پارە بە تەنکەر ناکەن بەرێوەڵا زاریەوە معتەر بین بەرێوەڵا دەکڕین ئەو فترەی وەی لێ هاتووە ئارێوەڵا وەی لێ هاتووە ئەوێ ڕۆژی ئەوانە کڕیان ئەوانی ئەولاتر مەتعەمەکەت کە کڕیان ئەومان نەبوو یەک هەفتە ئاو داهات بابا ماندنۆ بن چێ بردیتیەوە ئەوە دوو تەقڕۆیە باشە خەڵ چێن دەرن ئەمە خەرچی دارەتیمە لەدارەتوە ئەی تۆ لە سێ تاقە ئەی تۆ گەڕەشی کوردستان مامزاوە عەدالە ئەی تۆ مامزاوە کەوای ئێوە لە دەرەوەی تاجیلات چیە نێنی تاجیلا و شەقامە چی تێدایە کاکەوە بەڕاستی جێیەکیش زۆر خۆشە جێکی ئاوادانە ڕەمزی شارەکەمان ئێرەیە کەوایە زۆر زار دەگوترێت ینی شارەکانی کوردستان شوێنی تێدا نییە ئینسان کاتە چی خۆشی بەسەر ببە تازی شوێنە چی خۆشە تاجین ئەدی کوتەواری خۆشە و ئیسکانی جۆشی ئیسکان ئێستا ئیسکان و سێداقان کوردستان بۆ دوی بەناوبانگە بۆ جیانە بەڵام ینی ڕازین ئەو لێرە دانیشت و سیارە دێهات چۆدە کە شوێنی سیارەیەرە بە قورعان سیارەکان باش نەبێرەدا بێن باش نییە ئاقە ڕێەکەی بگرن ئێستا حکوومەتەکە ئێرە ڕۆژێکی جوانی لێدا بین بکە لەبۆی ڕەمزی کوردستان تعجیلە بەڕاستی ئاقۆە ئێرە نوێکەن نوێ یعنی شێوازش جوان لە بۆ بکە نوێکەنەوە باشە ئەو کەلاوەیە ئێستا بەڵام بەس هەر بۆچی توڕاتێک قەدیمانتان پێی خۆشە ئادما پێ خۆشە بەس نوێکرێتە نوێ نۆژە کرێتەوە دەزانین لە کەشی ڕاتۆن دڕا کو ئەوەی ئەوەی نافور نافوری ئەوان کووە بەردانیان دانا لەوێن دەری سیارن قەتعبی هەر چاودەرەی نێلی سیارە تخونی بازاری کەوی ئەوها جوانە باشە کەش و هەوایەکەی خۆشە تاجیل یان چایەکەی یان خواردنەکەی وڵی هەموو شتێکی خۆشە بەس وەکو پێشنیارەکە بەخۆم دەیرێم ئاکۆیە پارێزگاری هەولێر چاودەری خراتی هەولێری لە باتی ئەوەی ئەو جیا و ئەوانە شین و گورێکی ڕەنگاڕەنگ گەشتیاری بوویتێ شەوانە خەڵکێکی زۆر لێتە تاجیل وانە بەس پیا و دێک ئافرەت نبینین بۆ بە قورعان لەبەر ئافرەت بێتە چ بێتە قەرەباغ باشە لێتوانە کافتریایەکی زۆر هەیە چایخانەیەکی زۆر هەیە مافی ئافرەتیش نییە بێتەم شوێنە مافی ئافرەت هەیە بەڵام جێیەکە گونجاو نییە بۆ ئافرەت لەبەر چێ؟ یعنی خەڵکەکی زۆر دێدە ناو تعجیلی تعجیل جێیەکی کۆنا چەند ساڵە هەیە ینی وا با بۆ بەس پیاو بێت بەڵێ بەڵام پێدوانیە کۆمەلگا پێش دەکەوێت بۆ نمونە ینی چی ینی چ ڕوو دەدات ئەگەر گازینۆیەک یان چایخانەیەک یان قاوەخانەیەک ئافرەت و پیاو بێت
بە قورآن کەلتورەکەی ما ئەو هەیە زیاتر ئەگەنا ئاساییە ئاگەنا زۆر ئاساییە لێرەش ئۆتۆمبیلێکی زۆر دەبینم هات چۆ دەکات مشاکە گەڕەکەیە بەڵێ ناخی ڕاست نییە ناوەڵێ ئێستا هەر بەخۆی حەقە لە کشی ڕاتۆنی لەو زیادە ڕئیسیانە ئەوانە وڕیان و قەپات کرێ لە بۆ هاتچۆی خەڵکی یعنی مە لە زۆر دەوڵەتی دەبینین لەوانەیە تووشین وەنیە جێ تایبەت هەیە لە بۆ خەڵکی هەم ئافرەت هەم زەلام هاتچۆی لێ دەکات زۆر احتیاج ئێستا لە زۆر گەڕەکی مەقسەیەک و گەڕەکەشی ناز وەنیە ئافرەت لە جادە پیاسی دەکات زەلام پیاسی دەکات ئەوای دەبی تاجیل دەوڵەمەند بکرێت دەبی زۆر دەوڵەمەند یعنی کەلتوری تاجیل دەوڵەمەند بکرێت نوێژەم بکرێتەوە چۆن لە ڕابردوو پێکەوە ژیانەوە ئێستا ژوایە با ڕەگەزی مێژ بێتەنەوە وانە؟ لە دێر زمانەوە ئاوەدانی لە نێو شەقامی تاجیل و لە گەڕەکی تاجیل و یان سعدوناوە هەیە وێڕای ئەوەی کە بە چایخانە بە خواردنەکانی کە کۆمەڵێک پەلەوەری جۆر بە جۆر لێرە ئەو خواردنەی کە زۆر جار خەڵکێک دەستی ناکەوێت لە شەقامی تاجیل دەستی دەکەوێت وێڕای ئەوەی کە بە خواردنەکانی بە چایخانەکانی بە کۆمەڵک شتی کللتوری ناوبانگە تاجیل بەڵام لەگەڵ ئەوەشدا وەک دەبینین کافتریای مۆدرنیشی هەیە تاجیل هەندێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە خۆشەویستیان بۆ گەڕەکەکە ئەوەیە کە گرنگی و بایەخ بە شەقامی تاجیل بدەن بازارەکە مۆدرنی بکەن کاک نەبەس خاوەنی ئەم کافتری چۆن ئەم کافتریە دروست کردەوە ینی هەر وەک بڵێ نزیکە لە قەڵات و شتێکی کەلتوری وەڵی من هەستم لە گەڕەکەکەی من گەڕەکەی کۆنە فەقیریە یعنی ئەم خەڵکی ئەو گەڕەکەیمە هەستان بیرۆکەکەم لە هات گوتم ئەو شتەی ئەوها دروستکەم بەداری وەختی خۆی گەڕەچیمە هەموو خۆڵ و دەر و کەرپوچە و شتانە بوو هەستان بەو شێوازەی دروستم کرد حەزت کە شتێکی مۆدرن یعنی هەموو دنیا هەیە منیش گەڕەکەکەی من ئەوەی دەویست یعنی ئێستا هەموو ئەجانب دنیا هەیە دێتە ئێرانە بۆ ینی ڕۆژانە زۆر کەس دێسەرم لێداتن بڵێ باشە پێم بڵێ تاجیل ینی شەقامەکە تا ڕادەیەک جەنجاڵی پێوە دیارە چایخانە لەسەر شەقام سیارە بە تەنیشتی دادەڕوە چێشتخانە چوزانم چێ بکرێ بۆ تاجیل واللهی ینی بە من باشە وەچی سلێمانی کاکە وەچی جادەی سەوەڵەکە هەیە وەچی ئیسکان یعنی ئەمە نامەوێت شتە چاوی حەزما لێ هەموو خەڵکی تاجیل جێیەکی دروستکەن کەلتوری بی هەموو دنیا بێتە ئەو منتیقەی قەلات دێ نزیکە تاجیل شایستە خۆی گەڕەکە کۆنە بەس لۆژەم بکرێتەوە شتێکی ڕەمزی دروست کرێت. تاجیل بە خواردنە جۆر بە جۆرەکانی ناسراوە خەڵکێکی زۆر لە نێو هەولێر لە دەرەوەی هەولێر دێن لە تاجیل خواردنی جۆر بە جۆر دەخۆن وەستا ئەحمەد لێرە کە کۆمەڵێک خواردنی تایبەتی پەلەوەر ئامادە دەکات بابزانین وەستا ئەحمەد چی ئامادە کردو ئەم شەو چی تێ وەستا ئەحمەد یەکەم زار بەخێر بێن زۆر سوپاس بەڵاو شەو کۆترمان هەیە کۆتر لەگەر گاپەل ڕیشۆڵە چێشکە لەگەڵ مراوی تورکی مراوی بەس ئەو شەو من نییە فرۆزی کوردیمان نییە ئەوانە هەیە بەس ئەوە خلاص کۆتایی جێژ باشە پێم بڵێ ئەوە ینی ئەم کەلتورە تازەیە یان تاجیل لە مێژە ئێوە وەکو وەختە بنە قەڵاتی قەدیمترەوە ساڵانی پەنجایەکان سلەکان ئەو شتە هەبووە یعنی کە سوکاری تۆ بە بەردەوامیشیان کردووە لەو کۆڵان زۆر قەدیم لە سەرانە چێ دێوانە دەخوا چێ دێ والله هەموو نوع مشتێکمان دێ خەڵکەکەی لە دەرەوە تایبەت بێتە شەقامی تاجیل بۆ خواردنی کۆتر یان مراویەک بالفعل لە سلێمانی ڕادێن لە چاققڕان ڕادێن لە بەلێ بە تایبەتی بە ئەو خواردنی دێ باشە چی بکرێت بۆ شەقامەکەی ئێوە ئاوادان بکرێت والله ئاوادان کۆ یعنی ئێستا بە خۆت بدێنێ کە گوتت هەولێر کە گوتت هەولێر تعجیل کۆڵانی عەرەبان خانەخا خەڵات باشە هاتو چۆ بێزاری کردوون این ئۆتۆمبیل ئەرێ والله خاستن بەرەبەری مەغریبان لەبەرەوەی ئەو سایدەکە دێ ڕۆن سایدە ماتۆر لەلایەک نەک بە خۆم ئەمە جۆمان پڕ بە تەسی لەمە ناکە بەس خەنا مشتریەکان کە دێن یعنی زادەکە تەسکە باشە ماندوو نەبن ئێوە مێستانەیە بەڵێ چەند کەسی وەکو ئێوە لەو شەقامە کەسابەتی دەکەن وەڵی تا ڕادەیەکی زۆر بەڕاستی تو ساعت چەند نەتا چەند نیش دەکەیت وەڵی نیوەڕۆیان دێن تقریبا ساعت 12 هەتا 11
هەتا 11 ئەم ینی ئێستا شەوە هەتا کەی بازارتان دەبی؟ والله ئەوانە تەبیع من تا دێبێرە تەبیع شوێ مندار هێزت نییە؟ نانیتم باشە تعزیل بۆ تو چمانەیە چ؟ هەمن هەمدارێ مەتقیمە لێرە گەورە بمە یعنی ئەگەر ڕۆژێک نێمێرە داتم. ئێوە وەکو بەڕێوەبەری سنتەری شارەوانی هەولێر ینی چ پلانتانەیە بۆ ئاوەدانکردنەوەی ئەم شەقامە پێتان وایە ئەمە دەبێ بەم شێوەیە بەیان دەوڵەمەند بکرێت؟ زۆر بەخێر بن کا کامەران لە ڕاستیدا شەقامی تعجیل یاخود گەڕەکی تعجیل و عەرەب و خانەقا سێ لە کۆنترین گەڕەکەکانی شاری هەولێرن. مێژووی هەولێر پێک دێ ینی بەشێکی مێژووی هەولێر پێک دێ لەم سێ گەڕەکەیە بۆیە گرنگەی هێزگار زۆری نەک بەنسبەت خەڵکی هەولێر هەیە بەنسبەت یونسکۆش گرنگێکی زۆری هەیە هەر بۆیە ئەو سێگەڕەکە کە عەرەب و تعجیل و خانەقانەک لە ڕێنماییەکانی بە فەرزۆن بە کۆنڤەرزیشن ئێران ناسراون و هەرزوو هەندێک خانووی کەلەپوریان لەم سێگەڕەکەیە دەستنیشان کردووە کە پێویستە بە زووترین کات بپارێزرێن و خۆماڵە بکرێن و لەژێر چاودێری حکومەت دابن. حکومەتیش سەراحەتەن لە حەریسی خۆی لە بۆ بابەتەکە بۆمانەوەی قەڵالێک لیستی کەلەپوری جیهانی بڕیاری ئەوەیدا کە هەر سێگەڕێک خۆماڵە بکرێ بۆ ئەوەی هاوڵاتیان دەستکاری نەکەن و لە ژێر چاودێریەکی سڕی حکومەت دابێت. بەڵام بەداخەوە ئەو زروفەی بەسەر هەرێمی کوردستان داهات هەر لە شەڕی داعش و دواتر قەیرانێک لێک لە دوای شەقامە سەبارەت بەم شەقامە زۆر جار دەگوترێت ینی سەرۆکاتی شارەوانی هەولێر دەست پێشخەر بووە لە هەندێک شوێندا وەکو شەقامی ئیسکان ئاوەدانی کردەوە یانی دوکانەکان تا ڕادەیەک نرخیشیان زیاد بوو. سەبارەت بە شەقامی تعجیل کاکەوان دەڵێن ئێمە کۆنتترین لە ئیسکان بۆچی لێرەیە بایەخی پێنات؟ خۆی کا کامەران مشکلەکە لەوەی هەیە کە بەجددی هەر سێگەڕێک بڕیاری خۆماڵەکردنیان لە بۆ دەرچووە. پێویستە بەپێی ماستەر پلانێک حکومەت هەرێمی کوردستان سەر لە نوێ نۆژەنگ ئەم سێگەڕەکە بکاتەوە. وەکو ئاماژەم پێکرد گرنگە هێزگار زۆریان هەیە بەنسبەت نەک بەنسبەت حکومەت هەرێمی کوردستان بەنسبەت منظەمەی یونسکۆشەوە وەکو بەنسبەت قەڵات. ئەم بابەتە بۆ هۆی ئەوەی کە ڕێزار جەنابی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان سەردانی قەڵا بکەوە لە نزیکەوە ئاگاداری یەکە بەیەکەی چۆنیەتی پرۆسەی خۆماڵەکردن و نۆژەنکردنەوە و ئەو پرۆسانە بێت کە پێویستە لە جێبەجێکردنی ماستەر پلانی ئەم سێگەڕەکەیە جێبەجێ بکرێن. تەواوی ئەم بابەتانە بۆ بەڕێزیان ڕوون کراوە و هەر ئەو لە ماستەر پلان هەیە کە شەقامی تعجیلیش بە هەمان ئەم شەقامێکی تیجاریە بە هیچ شێوەی خۆماڵە ناکرێت بەڵام بەپێی هەندێک نەخێت تەنها شەقامەکە خۆماڵە ناکرێت. گەڕەکەکان خانوەکان تەواوی خانوەکان خۆماڵە دەکرێت بەڵام شەقامەکە بەهۆی ئەوەی کە شەقامێکی بازرگانیە خۆماڵە ناکرێت بەڵام بەپێی تعلیماتێکی خاص بەپێی تعلیماتێکی خاص دەبێت خاوەن مولکەکان نۆژەنی بکەنەوە بی خاوەن مولکەکان بەڵام بە دیزایانی بە هەمان ئەو دیزاینە بێت کە لە لیژنەی بەفەرزۆن بۆیان دانرێت بەڵێ بەتاکی یعنی نزیکە لە قەیسەر بەخۆی هەرۆکو ئاماژەم پێکرد کاک ئەمەران یعنی گرنگی عەرەب و تعجیل و خانەقا هیچ کەمتر نییە لە گرنگی قەڵا. ئەو خانوانەی کە لە یونسکۆ دەستنیشان کراون کە بە های کواڵیتی هیریتیج بڵدینگ ناسراون نزیکەی 55 خانوویەک دەبێت لەو سێگەڕەکە ئەوانی تر کە نزیکەی 150 لە بۆ 200 خانووی تر دەبن کە بە هیریتیج بڵدینگ ناسراون کە بە ڕەنجی سوور و بە ڕەنجی پەمەیی لەسەر نەخشەی بە فەرزۆن دیاریکراوە پێویستم خانوانە وەکو خۆی ببینێتەوە چونکە بەڕاستی ساڵانە یونسکۆ ئەم تەقریرە بەرز دەکاتەوە سەبارەت بەمانەوەی یاخود دەرهێنانی قەڵا لە لیستی کەلەپوری جیهان. باشە قەیران کاڵبوویەوە حکوومەت تا ڕادەیەک توانی ئاوەدانی دەست پێ بکات لە چیەوە دەست پێ دەکەن بۆ ئەم شەقامە؟ خاڵی یەکەم وەسەریشترین خاڵە پێویستە تەواوی ئەو خانوانە خۆماڵە بکرێت بۆ ئەوەی بتوانێت حکوومەت بەرچاوڕوونێک تەواوی هەبێت لە چۆنیەتی جێبەجێکردنی ماستەر پلانەکە. بۆ ئەم شەقامە کات مەریۆن چ پلانێکدانێت لە چیەوە دەست پێ دەکەن خیرتاوکردنی ڕسیفەکان نازانم ینی بۆ یاخکردنی نازم کامەران تەواوی ئەم شەقامەیە لەگەڵ ماستەر پلان دەبی بگونجێت. ماستەر پلانەکەش بەڕاستی چەند کۆمپانیایەکی زەبەلاحی جیهانی پێشکەشیان کردووە کە بە شێوەیەک ئەم سێگەڕەکە نۆژەن بکرێتەوە. تەبیعی دوای دەرچوونی لەوەیەک لە کۆمپانیەکان هاوشێوەی ئەو ماستەر پلانی کە لە کۆمپانیەکاندا ئەم پێشکەشیان کردووە دەبی شەقامەکە نۆژەنکردنەوەی شەقامەکە لەگەڵ
جێبەجێکردنی ماستەر پلانەکە هاوئاست. شەقامی تاجیل لە دێر زەمانەوە بە شەقامی ئاوەدانی و پێکەوە ژیان و برایەتی ناسراوە. دانیشتوانی ئەو شەقامە دەڵێن شەقامەکەمان دەوڵەمەندە، ئاوەدانە، ڕۆژانە خەڵکێکی زۆر تێیدا کاسبی دەکات، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە هاوشەوەی شەقامەکانی دیکەی هەولێر کە ناوبانگیان هەیە. حکوومەت دەڵێ ئاگاداری گرنگی ئەو شەقامەین و لە ماستەرپلانی ئێمەشدایە کە ئەم شەقامە بە شێوەیەکی مۆدێرن ئاوەدان بکرێتەوە. کاتەکان زۆر گرنگن، هەر کاتێک خەزێنەکانی حکوومەت پارەی تێکەوت ئەم شوێنانش دەست بە ئاوەدانکردنەوە دەکرێت و حکوومەت لە پلانیدایە ئەم شەقامە لە زووترین کات ئاوەدان بکاتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.